اتفاق سنجار يمضي كما مخطط إليه ڕێکەوتنی شنگال وەک خۆی بەڕێوە دەچێت و کارمان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق کردووە بۆ سەرکەوتنی ئەم هەنگاوەمان. ئێستاش لە هەوڵی گەڕانەوەی ئاوارەکانی کەشێکی ئارامان دابین کردووە و سوپا و پۆلیسی ناوخۆمان بڵاو پێکردووە و هیوادارین دامەزراندنەکان و پلە وەزیفەکان دەستنیشان بکرێن و خەڵکی شنگال دابمەزرێن. هیوادارین وەزارەتە پەیوەندیدارەکان کارەکانیان جێبەجێ بکەن و جارێکی تر ئەو شارە ئاوادان بکرێتەوە. تایبەتی کە وەزارەتەکانی داد و کارەبا و بازرگانی و بەشێک لە وڵاتانیش ئامادەی خۆیان نیشان داوە بۆ ئەوەی دەستی هاوکاری درێژ بکەن بۆ دروستکردنی نەخۆشخانە و چەندین ناوەندی گرنگ و بنیاننانەوەی شنگال. هیوادارین هەنگاوەکان دەست پێ بکەن بە تایبەتی کە بودجە پەسەندکراوە و دەست بە جێبەجێکردنیشی دەکرێت. نأمل أنه تبدأ خصوصا بعد أن انقرت الموازنة وبعد أن الحقيقة بدأت الدولة في صرف المخصصات.